بەشداریکردن لە شانۆی هەڵبژاردننی ئێراندا ڕەوایدانە بەداگیرکاری. ڕژیمی ئێران بڕیارە لە ڕۆژی 28 جۆزەردانی 1400 هەتانی واتە چەند ڕۆژی دیکە شانۆیەک لە ژێر ناوی هەڵبژاردننی سەرۆک کۆماری و هەڵبژاردننی شوڕای شارۆگوندەکان بڕێت. ڕژیم کە هەر 4 ساڵ جارێک وەها شانۆگەرێک وەڕێدەخا هەموو جارێ بە شێوەی جۆراوجۆر و بە فێڵ و تەڵەکە و هەڵخەڵەتاندن تاقمێک لە خەڵک دەچێشێتە سەر سندوقەکانی دەنگدان و بەم چەشنە وا بە دنیای دەرەوە نیشان دەدا کە خەڵک پێشوازی لە دەسەڵات و هەڵبژاردنەکانی دەکەن و مەشروعیەتی دەدەنێ و پەیمانی لەگەڵ نوێ دەکەنەوە. ڕژیمی ئێران لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەیاندن و ڕۆژنامە و ڕادیۆ و تەلەڤیزۆنەکانی دیبەیت و منازرە بۆ کاندیدا و بەرژێرەکان ڕێکدەخا و لەو دیبەیتانەدا بردنە ژێر پرسیاری کاربەدەستانی ڕژیم و بەناو ئۆپۆزیسیۆن سازی لە ناو خۆیاندا و لە کۆنتڕۆڵی خۆیاندا لە مێش ساڵە بۆ ڕاکێشان و هەڵفریواندنی خەڵکانێکی ساویکە دووپاتە دەبێتەوە و بەداخەوە دیسانیش هەندێک کەس بە سانایی بریوی ئەو سیاسەتەی ڕژیم دەخۆنەوە و پێیان وایە ئەمیان لەوی تر باشترە و باوەڕ بە شەڕە ساختە و جەعلەکانیان دەکەن، باوەڕ بە شەڕە زەرگەرەکانیان دەکەن. دیارە چه خەڵک بەشداری بکا و چه بەشداری نەکا ئەوان لە ناو مۆرەکانی دیاریکراوی خۆیان کەسانێک کە لە پێشووترەوە بۆ خۆیان بە چەپ و ڕاست و ناوەندگەرا و ئیسلاح تەڵەب و ئوسوولگەرا ڕێفوەرخواز لەسەری ڕێککەوتون وەک نوێنەر و پاڵێوراوی خەڵک دەستنیشانی دەکەن و ئەوەی لێرەدا بۆیان گرینگە بوونی خەڵک لە ڕیزەکانی دەنگدانە وەک سیایی لەشکەر و ئەوەشی کە لەلایەن بێبایەخە دەنگی خەڵک و ژمارە و سندوقەکانی دەنگدان. جیا لە هەموو ئەوانەی کە باسم لێوە کرد بەشداریکردنی تاکی کورد لە وەها شانۆیەکی قێزەوەندا هەم پاڵپشتی و هاودەستیە لە سەرجەم جینایەتەکانی ئەو ڕژیمە لە کوردستان و هەم هەڵە و خیانەتە بە خاک و نەتەوە و نیشتمان و گشت هێما و سەروەریە نەتەوەیەکانی گەلی کوردستان. ڕژیم لە ناو خاکی ڕۆژهەڵاتی کوردستانی داگیرکراو لەلایەن ئێرانەوە پرۆسەیەکی فۆرمالی تەو نمایشی لە ژێر ناوی شانۆی هەڵبژاردن بۆ وەرگرتنی مەشروعیەت و ڕەوایدان بە داگیرکارەکانی بەڕێوە دەبا کە بەشداریکردنی کورد لەم شانۆیەدا جیا لە قبوڵکردنی مانەوە وەک کۆی لەو ژێردەستە ئەو واتە و مانایە دەگەینێ کە هویەت و شوناس و ناسنامەی تۆی کورد ئێرانیە نەک کوردستانی. ئێمە وەک بزوتنەوەی سەربەخۆی خوازانی کوردستان وێڕای بایکۆتکردنی نمایش و شانۆی هەڵبژاردن داوا لە نەتەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان دەکەیت کە پێویستە هەڵوێستێکی مێژوویی بەرامبەر بە داگیرکاریەکانی ڕژیمی ئێران بگرنە بەر و بە بایکۆتکردن و بەشداری نەکردن لەو هەڵبژاردنەدا جارێکی دیکە بە ئێران و ئێرانەکان بڵێن نا. بەشداریکردن لەو هەڵبژاردنە دەنگدانە بە ئێرانی بوون. بۆیە لە ناو ماڵەوەمانەوەتان لە ڕۆژی 28 جۆزەردان واتادار و پڕمانا دەبێ و بەڵێ گوتنە بە کوردستانی بوون و ناوتنە بە ئێرانی بوون. دەنگنەدان و بەشداری نەکردن لە شانۆی بەناو هەڵبژاردن جیا لەوەی ڕێفراندۆمێکی مەزنە بۆ ڕەوایی نەدان بە داگیرکەری ئێرانی هاوکات داپۆکی و پاڵپشتیکردنە لە زمان، کولتور، فەرهەنگ، مێژوو، ژیار و شارستانیەت و ناسنامە و شناس و هویەتی کوردەوە.